لە دوای گەشەکردنی هۆکارەکانی تەکنۆلۆژی یاخود برێ کەرەستەکانی میدیای مۆدێرنی تروای کردووە هەندێک جار تۆکاری میدیای و کاری سیاسی لەیەکتر زیانناکەیەوە. ئەم ڕۆژان کۆسۆران ئیداری پرسی میدیا ساز دەکات لە ژێر ناونیشانی ڕاگەیانی فەرمی لە سەردەمی فرەی ڕاگەیانی نافەرمیدا. ئەم دیدارە لە دوو پانێڵ پێیدا لە پانێڵی یەکەمدا با بڵێن تاوتوی پرسی میدیا دەکرێت لە ڕووی چوارچێوەی یاساییەوە و هەروەها پەیوەندی نێوان تاک و پەروەردەی تاک و با بڵێن میدیا ڕۆلی میدیا لە دروستکردنی پەروەردە و ئاراستەکردنی ڕەوتی پەروەردە و هەروەها ڕۆلی میدیا کاریگەری لەسەر بازاری کار و هەروەها ڕەواتپێدان بە کاڵا و شتومەکەکان بە هەمان شێوە ڕۆلی میدیا لە کار و ژیانی سیاسی و دیموکراسی. تەوەری دووەمی ئەم دیدارە بریتە لە گەنگەشەکردنی میدیا و ڕاگەیاندن لە ڕووی تەکنیکیەوە واتە تەکنیکی هەواڵداڕشتن تەکنیک ڕێنووس و هەروەها ڤیدیۆگرافیک لەگەڵ سۆشال میدیا بەنمونە مۆبایل جۆرنالیزم. دائما ياسا حول توازن هاوسەنگی دروست بینەوان دوو لایەن ڕۆژنامەنووس ڕاگەیاندار وەروەها ئەو لایەنێک کە بگوان هیچ ڕێگەیەک نییە لە ڕووی یاساییەوە کەەوە ڕۆژنامەنووس یاخۆ ڕاگەیاندار دەستی بگات بە زانیاریەکان بەڵکو پێچەوانەوە یاسا تاکید لەوەی دەکاتەوە کەەوە ڕۆژنامەنووس مافی ئەوەیە کە زانیاریەکانی دەستکەوێتن. زانیارەکە کەوتە یاسا لێرە حیمایی ڕۆژنامەنووس دەکاتن و هەروەها بە ئاشکرا ئەمە یاسا دەڵێ ئەو ڕۆژنامەنووس مافی هەموو زانیاریش دەستکەوێت. یەک لەوانە مافی هەیە ئامادەبی لە هەموو کۆنگرە و هەموو شوێنێکەوە بابەتی ئەعلامی بابەتی هەر بابەتەشی تر کەوا تێدا باز بکرێ و شیر بکرێتەوە کەواتە مەسەلەی دۆخی ڕۆژنامەنووسی لێرە ئەمن دیسان تاکید دەکەمەوە زۆر جار تاکیدم کرد تۆمە کێشەمان لە بوونی یاسانیە بەڕێزان وە کێشەمان لە جێبەجێکردنی یاسایەکە ئەم کێشەیە هەرێمی کوردستان بەجێری یاسای کاری ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان بەجێری مادە 9 کۆمەڵێک پێشەرکاری دیار کردیە. ئەگەر هات ڕۆژنامەنووس یەک لە پێشکارانە ئەنجام بدا ئەوە تووشی سزا بەڵام سزایەکە زیندانی نییە واتە مادە 9 ڕێگان نادا ڕۆژنامەنووس زیندانی بکرێت تەنها لە حاڵەتێک نبی ئەگەرات و تاوانی ئەنجامدا واتە تۆ ژێرباری یاسایەکمان هەیە یاسای سزادانی عراقی گە تۆ ژێرباری ئەو یاسایە یەک لە تاوانەکانی کە ئەو یاسای دیاریکردی ئەو کاتی دەجی دەکرێت بەڵام بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان مادە 9 تەنها سزایەکەی بریتیە لە غەرامە هیچ سزایشتر نییە. ماوەڵەکردن لەگەڵ میدیا لە بۆ سیاسیەکان و لە بۆ کاراکتەرە سیاسیەکان تەوەرێکی زۆر گرنگە. لە مێژووی هاوسەنگدا توانم بڵێم ئامرازەکانی میدیا و میدیا یارمەتیدەر بوون لە بۆ گەشەکردنی دیموکراسی. بەخوای ئەوەی پێویستە کە هەبێت زەرورە لە کاری پەروەردەی هەبی لە کاری سیاسی زەحمەتە کۆنتترۆل بکرێت بە حکمی پەرستاندنی ئازادی بەس زەرورە پەیامێکی چۆن برێ پەروەردەی هەبی کۆنتترۆڵێکی پەروەردەی هەبی چونکە کاریگەری زۆر هەیە لەسەر نەوەکانی داهات و چۆن بیرەکەنەوە چۆن لەسەر دروستبوونی کێشە لەسەر دروستبوونی نسبەی جیابوونەوەی خێزان لەسەر بەلا ڕێدابردننی منداڵ لەسەر بڵاوبوونەوەی ئەو چۆن برێ مخەدەرات و ئەو بوارانە. گەشەکردنی پڵاوفۆرمەکانی سۆشیال میدیا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بە بەراورد لەگەڵ 3 مانگی سەردەمی کۆرۆنا ڤایرس یا لەسەر لە پاندەمی ئەگەر تەماشا بکەن لە ساڵی 2009 هەتا ساڵی 2017 گەشەکردنەکە بە نسبەی سەتا دەتوانین بڵێن لە 105 تا 115 ڕۆیشتووە بەڵام لە ساڵی 2019 جەمپێکی یەکجار مەزنی هاویشتووە بۆ ساڵی 2020 کە نزیکەی 135 بەرز بووتەوە. یعنی کەواتە ئاماژەکان پێمان دەڵێن کە زۆرترین کڕین و فرۆشتن بەرەو کڕین و فرۆشتنی ئۆنلاین دەڕوا. طبعا بەپێی ئەو داتانەی کە لەبەردەستە بەپێی ئەو ڕیسێرچانەی کە ئەنجام دراوە بە خۆتان کە دەزانن و ئاگادارن ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاریەکی خێرا لە مەجای تەکنەلۆژیدا ڕووداتن جا بۆیە کۆمپانیا گەورەکان و هەروە بزنسە گەورەکان و حتا بزنسە بچووکەکان ئیجبار کراون کە خۆیان لەگەڵ ئەم گۆڕانکاریە گەورانە بگونجێنن بۆی بتوان زۆرترین کڕین و فرۆشتن ئەنجام بدەن لە ڕێگای هەم پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا هەم بازرگانی ئەلکترۆنیش کە بە
شێوە گشتێکی کە ئێمە باسی لێوە دەکەین طبعاً بە پێی دوایین داتاکان ئەوانەی کە لە بەردەستی ئێمەدایە ئەوانەی کە بڵاو کراینەوە لە وێبسایتە معتەبەرەکان و لە پێیپەرە معتەبەرەکان بۆ نمونە لە وڵاتێکی وەکو چین ساڵانە سەروی 2179 میلیارد دلار هاموشۆی بازرگانی لە ڕێگەی پلتفۆرمەکانی سوۆشیال میدیاوە دەکرێت لە ئەمریکا 739 میلیارد دلار بەم شێوە دێتە خوار تاکو دەگاتە ئیسپانیا ورد دەبێتەوە تقریبا 37 میلیۆن دلار ساڵانە میلیارد دلار ساڵانە هاموشۆی بازرگانی لە ڕێگەی پلتفۆرمەکانی سوۆشیال میدیاوە ئەنجام دەدرێتن جا ئەگەر سەیری عراق بکەین چکو بەڕاستی ئەو گۆڕانکاری خێرایە کە لە تەکنۆلۆژیا ڕوویدایە وای کردووە کە ئەمانە وردە وردە خۆیان بخزێنە ناو میدلیست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عراقیش ئەگەر بە تایبەتی سەیری بکەین بەپێی دوایین داتاکان بەپێی دوایین ستاتستیکەکان ئەوەمان پێ دەڵێ کە عراق لە ساڵی 2019 ملیارێک و 139 میلیۆن دلار ئالوگۆڕی بازرگانی کراوە بە ڕێگەی پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا و ئۆنلاینەوە بەڵام ئەوەی کە ئاماژەکان دڵخۆشکردن بەوەی کە خەڵک وا وردە وردە پلتفۆرمەکان زیاتر بەکاردەهێنێتن یوزەرەکان زۆر دەبن تقریبا ئێستا دەتوانم بڵێم لە عراق سەروی 5 میلیارد و خوردەیەک میلیۆن دلار ئاموشۆی بازرگانی بەوە دەکرێت تەوەقع دەکرێت بۆ ساڵی 2025 سەروی 9 میلیارد دلار ئالوگۆڕی بازرگانی بە چ بکرێتن بە پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا بکرێت تامان ئەمە دەرفەتێکە بۆ گەنجەکانمان بۆ قوتابیەکانمان بۆ دەرچوەکانی زانکۆ بتوانن لە ڕێگەی ئەو پلتفۆرمانەوە دەرفەتی کار بۆ خۆیان دروست بکەن